دووبارە سڵاوتان نەبێت لە تەوەریکی ترمان هەیە ئەمڕۆ لە بەرنامەی کورسات مەگەزین ئەڵێن ئەگەر ویستت گەلێک لەناو ببەیت زمانەکەی لێزەوت بکە لەبەرەوەی کە زمان تەنیا ئامرازێکی ئاخاوتن نییە بەڵکو هۆکارێکە بۆ مانەوەی هەر گەل و هەر نەتەوەیە کە کاتیمیای گۆچان بە دروشمی ئەمە زمانەکەیە و گۆچانی تۆیە کا لەسەر ساڕشکردنەوەی برینەکانی زمانی شیرینی کوردیەکەن و پێمان دەڵێن کاتێک هاواری ئازادی بەرزە بێتەوە سنووری زاراوەکان دەتوێتەوە و هەموو زاراوەکان ئەبنە یەک زمان و هەمویان هاوارەکان بۆ ئازادی و بەرخودانی کوردستان هەمویان ئەڵێن بژی بەرخودانی ڕۆژ ئاوا یان ڕۆژ ئاوا ئەگەر چی کرمانجی بێت سۆرانی بێت زازاکی بێت هەر زاراوەیەک بێت هەمویان بە یەک دەنگ هاوارەکان بۆ ئازادی کوردستان باس لە گۆچانەکەین لەگەڵ میوانەکانم ئەوانیش زۆر بەڕێزان مامۆستا ئێحسان محەممەد مامۆستای کوردی و هەروەها زۆر بەڕێز مامۆستا موختار ئەحمەد بە هەمان شێوە مامۆستای کوردی زۆر بەخێر بێن سەرسەر و سەرچاومان زۆر سوپاس ئوستاز وشەی عەرەبیم بەکار نەهێنا دەست زۆر هەوڵێم کە کەمترین وشەی عەرەبی بەکار بێنم بەڵامی تر جاری باشەیە بەدەست خۆمان نییە هیچ عەربی هەڵبەت زمان زۆر ئاڵۆزە ڕەگ و ڕیشەی هەیە هەروە ئینسان ناتوانێت مرۆڤ ناتوانێت بە بڕیارێک مەسەلەن ئەو فەرهەنگەی کە چەند ساڵە ڕەگ و ڕیشەی لە مناڵیەوە ڕەگ و ڕیشەی داکوتیوە لە ناو زەهنیا بە بڕیارێک بیگۆڕێ هەڵبەتە کاریگەری هەر خۆی ئەمێنێت هەرچەنە و بڕیارەش گرنگە بەس هەر ئەوەی کە لە بیرەتی خاڵێکی زۆر باشە ئێمە لە بیرماندا بێت کە زمانەکەی خۆمان من بەردەوام لە بیرمایە کە کەمترین وشەی عەرەبی بەکار ئەوە هەوڵ یەکەمە بەرەو گۆڕانکاری هەڵبەت من سوپاسی کورساتم نەکرد دەستان خۆش بێ من هەر کە تەلەفۆنتان کرد من دڵم کرایەوە لەبەرەوەی کورسات بەڕاستی کە مناڵ بووم کاگڕەون لە مناڵیەوە گوێمان کرایەوە بەو گۆرانی خۆشانەی کە لە ماوەی مناڵان و لە شاشەی کورساتەوە ئەمان بینین بە زمانێکی کوردی جوان بۆ نیشتیمان بۆ دایک گۆرانیەکانی ژین و ئەنوەر هەموو گۆرانیانی کە لەگەڵیانە گەورە بووین بەڕاستی سەگەر سیر بکەین مناڵی ئێستا بە دادی فرنگەر و بە بەیبی شارک و بەمانە گوێی ئەکرێتەوە گۆش ئەبێ ئەم دووشتە زۆر جیاوازە بە دڵنیایی بەڵام ویستمەوە بڵێم ئەگەر من بچمە تەلەڤیزیۆنێکی تر هەوڵێم هانی تەلەڤیزیۆنەکە بدەم کە لەسەر ئەم ڕێگەی هەست بە بێکەسی نەکەین هەست بە بێشوناسی نەکەین وە گرنگی بدەن بەم لایەنە کەلتوریە بەس کە دێمە کورسات بەڕاستی ئەبێ کورسات هانم با لەسەر ئەم ڕێگەیە بەردەوام بێخەمی لەوەی کە ئێمە زۆر بە دڵنیاییەوە هەر گرنگی بە زمانی شیرینی ئەو ماڵە بووە بەڵێ شتمان لێ وەرگرتووە لە ڕووی فەرهەنگ و لە ڕووی هەم زمانەوە هەم کەلتوریەکەش سوپاس دەکەین دەستێ خۆش بێت با بە ناوەکە دەست پێ بکەم جا نازانم کامتان وەڵام مەیەنەوە گۆچان بۆچی بۆ ناوی گۆچانتان هەڵبژار زمانی شیرینی کوردی ئەوەندە بریندارە یان با بڵێن ئەوەندە هیلاکە کە ئێوە ناوی گۆچانتان هەڵبژاردووە خۆی لە ڕاستیدا هەر سەرەتا بیری کارکردن بۆ زمانی کوردی بە شێوەزاری پرۆژەیەکی زمانی میدیایی خەمی هەردووکمان بوو لەگەڵ مامۆستا ئیحسانە ئەوەی کە خەمی چەند ساڵەمانە کۆمان کردوتە ئیشێکی لەسەر بکەین سەبارەت بە ناوەکە ئێمە لە ڕاستیا بیرمان لەوە کردەوە شتێک بێت کە لە ڕاستیا هاندانێک بێ بۆ خەڵک یان بە جۆرێکی تر بیڵین هاوکاری خەڵک بکە بۆ ئەمەش لە گۆچان باشترمان شک نەبرد لەبەرەوەی گۆچان پێش هەموو شتێک ڕیشەیەکی زۆر کۆنی لە نێو ئێمەدا هەیە کە کوردین لەبەرەوەی هەمیشە گۆچانمان وەکو داردەستی خۆمان بەکارهێناوە لەو کاتانی کە پێویستمان بە هاوکاریەکە بەم جۆرە پرۆژەی گۆچان یان بڵین ئەکادیمیای گۆچان ئەبێتە داردەستێک بۆ خەڵک بۆ ڕێنوێنی زمانی و پیشاندانی کێشەکان و دەرئەنجامە زمانەکان زیاتر دەوڵەمەندکردنی زمانەکە بەدڵنیایی ئەوەندەی کە لە توانادابێت بیرۆکەی ئەم کارە کە پێکەوە کار بکەن وەکو دوو مامۆستای کوردی و کار لەسەر کۆمەڵێک دەستەواژە بکەن چۆن بوو چۆن دەستان پێکرد لە ڕاستیە ڕەنگە نزیکیمان چەند ساڵێک بێ من و مامۆستا موختار یەکتری بناسین هەردووکمان هەستمان کرد خەمێکی هاوبەشمان هەیە ئەم خەمەی کە خەمی زمانی کوردیمانەوە کەلێنەکان لە لای من دەرئەکەوتن من لە کۆمەڵێ ناوەندی جیاجیاوانە و تۆتۆوانەی زمانی کوردی و بەر ئەمنەوە تازەیە کەوتوم زۆر بەقوڵی هاوڕێتیم لەگەڵ کردوون هەستم کردووە کێشەکانمان چین و ئەوان لەکوێیە کەم و کورتیان هەیە و زمانی کوردی سەرڕای ئەوەی کە لە کەتی پەروەردەیە ئەبێ گرنگی پێ بدرێ ئێمە لە زۆر ڕووەکانی تریشەوە لە میدیایە لە سۆشال میدیایە گرنگێکی تایبەتی ئەبێ پێ بدەین چونکە بەڕاستی کەلێنی
گەورەی تایەوە ئەم کە لێنانە پێویستی بە یەک خستنە کاک ڕەوەند ئەم خەمانە کاتێک لە بینی دوو هاوڕێیە باس کراون من و مامۆستا موختار هەڵبەت وەکو خەمێکی هاوبەش بینیمانەوە بیرمان کردەوە کە ئەم خەمە بۆچی هەر لە بۆڵە بۆڵا بیهێڵینەوە هەر بۆچی هەر لە دەردە دڵا بیهێڵینەوە بۆ کارێک نەکەین ئەگەر بچووکیش بێ خۆشببختانە کاتێک یەکەم کارمان کرد و چوە بەردەم گەنجی کورد و لاوی کورد بینی هەڵبەت ئێستا من مژدێکی خۆشی شەپێم بەس لە باشوور بینەرمان نییە بەپێی ئەو داتا و سەرژمێریانەی کە کۆمپانیای مێتا پێمانە داتەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە باکووری کوردستان بینەرێکی زۆر باشمان هەیە ینی هەڵبەت بۆ کوردستانەکەن ئێستا باسی کوردستانەکەین ئێستا باسی باشوور و باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژاوای سەرەتا وتمانەگە کارەکە بچووکیش بێت ئەیکەین ئەم خەمە با بکەین بە پراکتیکی ئەم شتە بکەین کاتێک یەکەم کارمان کرد لە سۆشیال میدیایە هەستمان کرد بە تەنیانی خەڵکێکی زۆر هەم لە هونەرمەندان هەم لە کەسە دیارەکان کەسی وەک جەنابەت کەیسە خەمخۆری توێمەتبان کردووە بۆی پامێک بگەێنین یان بابەتەکە دووبارە بکەینەوە و دووپاتی بکەینەوە و بابەت سازیتیا بکەین لە زمانە خەڵکی وەکو جەنابەت دڵسۆز هەڵبەتە زۆر هاتن بەدەمانەوە بوو بە وزەیەکی زۆر باش بۆ ئێمە بەڕاستی دوجارش کورد دەڵێت دیاری شوان یان پیشۆکەیان ئاڵەکۆکە مامۆستای کوردین لە ڕاستیا دیارەکەمان هەرە بێ ئەوە بێت دەستان خۆش بێ مامۆستا موختار پێشوی کە بینە ناو بەرنامەکەەوە کە هاتنە ناو دەستگای میدیای کورساتەوە بن تۆ گفتوگویەکمان کرد باشە باسی زاراوەکانم لەگەڵا کردی باشە پرسیارێکم لێ کردیت و ئێستاشێکم بە پرسیاری ئێستام بەڵام تۆ وتت زاراوەکانە شتێکی ترە دوت ئەوە حەز بۆ بەجێ هێڵم بۆ خۆت دەوڵەمەندی زاراوەکان یان فرەیی زاراوەکان کار لە زمانی شیرینی کوردیەکان بە باشە کاری لەکەن یان بە خراپە بڵین کاری لەکەن هەندێک کەس ئەڵێن کە فرەیی زاراوەکان باش نییە و زمانی شیرینی کوردی پەرتەکات نابین بە خاوەنی یەک زمان وەڵامی پرسیارەکەم بیتەوە و پێشم بڵیت بۆ زاراوەکان نا بەسەرچاو خۆی سەردا بەر لە زاراوەکان بکەین لە ڕاستیان میدیا چەکێکی گەورەی ئێمە لەبەرەوەی ئێمە لە ڕێگەی میدیا و خۆمانە بین وەکو کورد ئەتوانین کۆ ببینین لە ڕێگەی میدیا بۆیە ئەبێ زۆر چاومان لەوەی بەڕاستی ئێمە چۆن شتەکانمان ئەڕۆن بۆ نمونە ئەگەر قسە لەسەر وشەی زاراوە بکەینەوەی کە دوایش گفتوگۆمان لەسەر کرد لە ڕاستیا زاراوە بریتە لە تێرمی ئینگلیزی کە لە ڕاستیا لە وشە بچووکترە تایبەتە بە پسپۆڕێکی دیاری کراوە بەڵام ئێستا وەکو شتێک لە ناو خەڵکیدا باوە کە لە بری زار بەکاردێن وی لە ڕاستیا زار شێوە جیاجیەکانی زمانەکەیە بۆیە دەوڵەمەندی زمانی کوردی پەیوەستە بە زۆری زارەکانیەوە خۆشبەختانە ئێمە دەتوانین بڵین لەوەیە ئێمە شانسێکی زۆر باشمان هەیە لەبەر ئەوەی زار نەک زاراوەکان بەڵێ بە دنیایەوە ئێمە زارمان زۆرە بۆیش دەوڵەمەندی لەبەرەوەی هەر زارێک کورتتو لەگەڵ خوا ئێنێ بۆ ئێمە بۆ کورد فەرهەنگی هێنێ هەموو ئەمان لە ڕێگەی زارە و کۆبنەوە اینجا دەوڵەمەندیش دەبن اینجا یەکی شەگرین بۆیە لە ڕاستیە ئەتوانین بڵین دڵخۆشین بۆی کە زمانی کوردی زاری زۆرە بەڵام بەقەت زۆربوونی زارەکانیش ئێمە پێویستمان بە کارکردنە لەسەری لەبەرەوەی تۆ چەندە زارە زۆر بێ ئەوەندە فراوانتری کە ئەوەندە فراوانتری ئەبێ ڕێگری لەوە بکەی کە ئەوەندەش پەردبی بۆیە لە ڕاستیە هەوڵەکان بۆ یەگرتنی زمانەکە قورستر دەبن هەرێکی لەوانە بەڕاستی ئێمە تا ئێستا زمانێکی ستانداردی دیاریکرامان نییە پەیوەستە بۆی ئێمە زارمان زۆرە باشە فرەی زارەکانمان مامۆستا ئێحسان چۆن بکەینە چەکێک بەرامبەر بە دوژمنانمان هەڵبەت زۆر جار جیاوازیەکان ئەکرێ دەوڵەمەندی بن ئەکرێ هێز بن هەرچەنە زۆری ئەم زاراوانە هۆکارێکی جوگرافی هەیە لە هەم مێژووی هەم جوگرافیشی هەیە کە ناوچەکانی ئێمە کوردستان ماشەڵڵا وڵاتێکی ئەمەندە شاخاوی و ئەوەندە فرە ڕەنگ و فرەوەرز و جوانە ئەم جیاوازی ناوچە جوگرافیە وای کردووە کاگڕەوەن کە دابڕانێکیش هەبێ لە بینی ئاخێوەران لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی تر زۆر جار باسیشمان کردووەوە هەڵبەتەمە لێکۆڵینەوەی زۆر باش ئەکادیمیشی لەسرە بۆ نمونە بەفر ئێستا کە ماشەڵڵا زستانی ئەمساڵ زۆر قورس بوو بە بۆنەی بەفربارینێکی بڵێ بە بۆنەی بەفربارینێکی چڕەوە زۆر جار ڕێی نێوانی دوو ناوچەی کوردستان بڕاوە هەتا لە بەفرانبارەوە هەتا
ڕێبەندان و ئەوانە شتێ ئەپەڕێ و تا بەهار دێتەوە بەپێی ناوی مانگە کوردیەکانی بەڵێ جا لەبەرەوە ئەم دابڕانە ئەم قورسی هاموو شۆکردنە وای کردووە کە مەسلەی زار و بنزارەکانیش تۆختر بنەوە بەڵام ئێستا کە هەورامیەک لە بیارە ڕۆژانە بە بوونی سۆشیال میدیاکەی دەستیەوە ئەزانێت کە هاوڕێکەی لە زاخۆ چی پۆستەکەوە چۆن ئەدوێ وە چۆن مامەڵە ئەکا چۆن کۆمنت ئەنووسێ ئەم کرانەوەیە ئەکرێ بە چەکێک ببینین ئەوەی کە تۆ باست کرد ئەکرێ ئەم میدیایە ئەم سەردەمە نوێیە بقۆزینەوە بۆ ئەم دووبارە تێکەڵبوونەوەیەمان باشە هەمان پرسیار بە شێوازێکی تر بۆ مامۆستا موختار زمان ئەبێتە مەڵبەندێک بۆ یەکگرتنی تەواوی کوردستان بە هەمان شێوە بەرامبەر دوژمنانمان ئێوە لێکێک لە ڤیدیۆکانە کە ڤیدیۆی پێش ئەم ڤیدیۆیە بوو باز لەواکەن کە ئێمە لە ئێستایە بە تەواوی زارەکانمان هەمومان ئەڵێن بژی بەرخۆدانی ڕۆژاوە ئەمەش ئەو ڤیدیۆیە دروستە خۆی لە ڕاستیا کۆڵگەکانی زمان سیانن کۆڵەکانی نەتەوە ببوورە یەکێ لەوانە زمانە دواتر کللتورە اینجا خاکێکە بۆی لە ڕاستیە زمان ئەتوانین بڵین سەرەکیترین کۆڵەکەی ڕاگررتنی نەتەوەیەکە بە تایبەتی ئێمەی کورد لەبەرەوە ئێمە ئەوانی ترمان خاکە ئەتوانین بڵین بەهۆی ڕووداوێکی مێژویەوە بەداخەوە ڕێکەوتنیەکی چەند دەوڵەتێکی زلهێز لە دەور و پشتی ئێمە دابش کراوە بۆی ئەوەی ئێستا هەومان کۆ ئەکاتەوە زمانەکەمانە قسەیەکی باویش هەیە ئاڵێ تا کوێ قسە پێکەری زمانێک هەبێ بۆ نەگە زمانی کوردی وەرگین تا کوێ قسە پێکەری زمانی کوردی هەبێت تا ئەوەش خاکی کوردستانە بۆیە لە ڕاستیا بەکوتم سەرکیترین کۆڵگەی نەتەوە بۆ کورد بۆ ئێمە زمانەکەمانە بەڵام قسەکە ئەوەیە پرسیارەکە ئەوەیە ئێمە ئەتوانین چۆن مامەڵە لەگەڵ زمانەکەمان بکەین دکتۆر عەبدوڵڵا پەشەو لە شوێنێک ئەڵێ هەزاران ساڵ زمانی کوردی لە پەنا تا شەبەردەکانی ئەم کەژوکێوانەی کوردستان خۆی مەڵازداوە ئێستا بەهۆی ئەم ئەوەی کە ئێمە توانین دەنگی خۆم بگەینە گیان خەریکە سەر دەردێنێ بۆیە دەبێت ئاگامان لێبێ لی نەدەین بەڵکو هاوکاری نەدەین بەڕاستی چکە ئێمە وەک سەرتاش باسمان کرد چەندە پەرت بین ڕاستە ئەوەندەش مەترسین بۆ سەر زمانەکە بۆیە چۆن ئەتوانی ئێمە کار بۆ سەر زمانی کوردی بکەین یەکێ لەو دیوانەی کە لە ڕاستیا زمانی کوردی ئەتوانین بڵین کاری زیاتری ئەوێ بۆی لەسەری بکەین ئەوەیە کە ئێمە زمانەکەمان هێشتا نەیتوانیوە زمانێکی تاو زانستی بێ ئێمە زانستەکان لە زانکۆکان لە ناوەندە پەروەردەکاندا بە زمانی خۆمان بخوێنین ئەویش ئەوەیە کە زمانەکەمان ئێمە بۆ ئاقارەیە لەگەڵ خۆمانە نەهێناوە کە بێ بە زمانێکی زانستیش ئێمە لە ڕووداوە سروشتیەکانە لە کەرسە سروشتەکان زمانەکەمان زۆر دەوڵەمەندە زوو سەری ڤیدیۆکانە کاستەکەم دڵی لە ڤیدیۆکان شووە پێشتری دەبێت بینەری تەواوی ڤیدیۆکانتان بووم دەستان خۆکارەکانتان زۆر جوانە بەس حەزم کرد پرسیاری ئەو بکەم چۆن ئەم ڤیدیۆانە دروستەکەن چۆن بیرۆکەی کارێکتان بۆ دروستە بێت چۆن بیرۆکەی وشەیەکتان بۆ دروستە بێت یان دەستەواژەیەکتان بۆ دروستە بێت کە ئێوە کاری لەسەر بکەن و ڤیدیۆی لەسەر بکەن هەڵبەت کاکڕەوەن کلێنەکان گیر و گرفتەکان لە زمانە وەک سەرتا باسمان کرد زمان تۆزە ئاڵۆزە ئەمەندە زۆرن ئێمە هەر ئێستا کار بکەین هەتا ساڵێکی تر جارێ هەر بابەت ماوە بەس بیوروژێنی بابەتەکان ئەگەر سەرنجی کارەکانت دابێ زۆر جار بابەتەکە بەس گرێکە ئەکەینەوە بابەتەکە ئەوروژێنی ئەڵین ئەمە هەیە ئەوە هەیە ڕەنگە لە قۆناغەکانی ئایندەیە بینە سەر وردەکاریش لەبەرەوە ئێمە کە دائەنیشین لەسەر کەم و کورتیەکان بە جوانترین شێوە کە گەنجێکی ئێستا بتوانێت لی تێبگا بەم شێوەیە داڕشتێکی وردی بۆکەین سەرەتا ئەم گرفتە چۆن بگەێنین بۆ زۆرترین کوڕ و کچی کورد کە بزانن ئەم گرفتەش هەیە بابەت بێ لەلایەن بۆ نمونە زۆر جار زۆر بیر ئەەکەمەوە لەگەڵ مامۆسایاڵم با ئێمە کارێ بکەین ئەگەر بە 5 ساڵیش ئەم کارە بکەین کاتێک گەنجێک ئەوێ پۆستێک بکە لە کاتی نووسینە کوردیەکەیە بوەستێت بڵێن نووسینەکە بابەتێکە با بە وردی بینوسم با پێش پۆستکردنەکە چەند جارێک بەڵێ چەند جارێ سەیری کەم بزانم ڕێنووسەکەی تەواوە بزانم خاڵبەندیم داناوە چونکە بەڕاستی وەک چۆن جاران لە نامەیەکە هەڵسەنگاندنم بۆ کەسایەتی ئەو کەسە ئەکرد کە نامەکەم ئەکردەوە لە بۆنی نامەکە لەو هێمایی تیای دروستی کرد بوو لە دەستخەتی کابرا لە ڕێنووسەکە بە هەمان شێوە توانین بڵین زمان ئەم سحرەی خۆی هەرگیز لە هیچ قۆناغێکاون ناکە ئەمڕۆ کە کاگڕەوەند ئەبینم لە سۆشال میدیا پۆستێکەکان نووسینێک دەدێڕی نووسیوە ئەتوانم بە وردبوونەوە لە زمانەکەی لە شێوەی داڕشتنی
بزانم ئاستی توانا و بیرکردنەوەی ئەو بۆ زمان هەڵسەنگێنم بزانم لە چه ئاستێکایە بەداخەوە من ئەمە ئەڵێم لە ڕێشاشی کورساتەوە هەڵبەت ڕەنگە تۆزە لە سەرمان بکەوێ بەڵام زۆر جار ئەگەر ئازارێکیشی هەبێ بیڵی بۆی چارەسەر بکرێ زۆر جار مامۆستای زانکۆ هەیە کاکڕەوەن خۆی پسپۆڕەکەی زمانە کە پۆستێکەکە دەیان بگرە سەدان هەڵە لەناو ئەو نووسینە و لەناو ئەو پەرەگرافی کە دایناوە چەند پەرەگرافێک دایانێت دەیان هەڵی تایە لە کاتێکە ئەو ئەبێ پێشڕەوەکە بێ ئەمە لە ئاستە ئەکادیمیەکە باسەکەم ئەگەر ورد ببینەوە بۆ خواردتر زۆر ڕەنگە بڵێ چ کێشەیەک دروست ئەکا ئەگەر پۆستێک وابێ وردە زمانەکەت ئەوەندە بەرەو پەرتەوازەی بەدڵنیایەوە کەس نازانێت کامێ ڕێنووسی ڕاستی تۆ سەدان پرۆگرام هەیە ئەگەر ئێستا لە گوگڵ یەک سێرچی بچووک بکەین دایان پرۆگرامی تایبەت هەیە وێبسایتی گەورە هەیە کە بە ملیۆنان دۆلار کە گەڕاوین بە دوای تەنانەت داهاتی ئەو وێبسایتانەشە بە ملیۆنان دۆلاریان تێچێ کاری بەس چییە کاگڕۆن ئەڵێ من ئەمەوێ ئیمێڵێ بنێرم ئیمێڵەکەی ئەدەی تێ ڕێنووس و خاڵبەندی و بۆ ڕێکە کاتەوە ئەداتەوە دەیان وێبسایت هەن بەڵام بۆ زمانی ئینگلیزی ئەو زمانانەی کە جێیان گرتووە خەمیان خوراوە ئێمە ئەمە خەمەکەمانە هەرچەنە ئەم خەمە خەمێکی گەورە بێ ئەگەر چاکێکی ئەم خەمەشەمێکی بچووک بگرم بەدڵنیا زۆر گەورەیە بەڵام ئەگەر زۆر سوچێکی ئەم کێشێش بتوانین حسانێ من پێویستمان بەڕێخستنە وی هەوڵ بۆ پاراستنی زمانی کوردی هەوڵەکان ناتوانین بڵێن کەمن زۆرن بەڵام هەموو هەوڵەکان تاکە کەسین لەم لاولاوە خەمێک پێی هەستاوە بۆ یەکێک لە ئامانجە هەرە گەورەکانی گۆچان ئەوەیە کە ئێمە بتوانین بازنەیەکی زمانی دروست بکەین بازنەکە بەردەنگێکی زۆری هەبێ بۆی دوجار کە ئێمە بمانەوێ شتێک بچەسپێنین تەنیا قسەی دوو کەس نەبێ بەڵکو ڕێخستنێکی گەورەترمان دروست کردبێ کە بڵێ قسەی ئەوەندە هەزار کەسەیە هیوادارین و دەستان خۆش بێت سواز بۆ ئێوە مانجومانکردن لە کاتمان گرتن خۆشحاڵ بووین دەستان خۆش بێت دووبارە زۆر بەخێر بێت دەستان خۆش بێت